خۆشتان لێ بێتۆم کاتتان باش لە شەقامەکاندا لە گەڕەکانمان و تەنانەت لەسەر جەم ناوچەکاندا ڕۆژانە ڕوبەڕووی ژمارێکی بێشمار لە سەگ و پشیلەی بێخاوەن دەبینەوە. ئەمە تەنها پرسێکی شارستانی نییە، بەڵکو و تاقیکردنەوەیەکی مرۆڤایەتیە بۆ ئێمە. ئایا دەزانن هۆکاری سەرەکی ئەم زۆربوونە خێرایەتیە؟ ئامارەکان چین و چۆن دەتوانرێت هاوسەنگی ژینگەی بپارێزرێت بەبێ ئەوەی ئازار بەم گیان لەبەرە بێزمانانە بگەێنرێت. لە بەرنامەیەم جارەماندا لە نزیکەوە تیشک دەخەینە سەر هۆکارەکان و چارەسەرەکان و زانستە مرۆیەکان بۆ پاراستنیان. لەگەڵمدا بن. بەشێکی زۆر لە ئاژەڵەکان دەبینین کە بێلانەن و لەسەر شەقامەکان بە تایبەتی سەگ و پشیلە. بۆچی لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بەم بابەتە نادەن و نایەنەوێت لەسەری قسە بکەن؟ طبعاً ئەم بابەتە زۆرە گرێتە خۆی خاتوویان. بابەتێکیان ناحەی ئەتوانم بڵێم سەقافەتی کۆمەلگایە. بابەتێکیان ئەتوانم بڵێم ئێهمالی حکوومەتە لەبەرەوەی حکوومەت بەداخەوە مرۆڤی پێبەخێو ناکرێ، ینی بەداخەوە میلەتی خۆی پێبەخێو ناکرێت، جابێتە سەرەوەی ئاژەڵی پێبەخێو بکرێت. لایەنێکی کە گەڕێتەوە سەر لایەنی ئەوقاف و کە بەداخەوە بە شێوەیەکی زۆر لا ڕێدا لە دینیەکەوە زۆر بە لا ڕێوە بردراوە. هەر یەکێک لەم سێکتەرانە ناحەی سەقافەتەوە ئەمە ئەبێت بزانین کە ماتوڵ تۆ مرۆڤی ژیانی مرۆڤ پەیوەستە بەوەی کە ئاژەڵ ئەبێ بوونی هەبێت لەسەر زەویە. بەڵام چۆن بوونێک کە سنووردارە بەوەی کە سروشت خۆی سنوورداریەکات. واتە کە تۆ هاتیت ژینگەی ئەوت تێکگا، مەبەستمان لە چییە کە ئەو لە شوێنێکە ئەژی تۆ کردت بە سیتی، تۆ سیاجت کرد، تۆ تێکتدا کردت بە خانوبینا کە ئەو شوێنی نەما هاتە ناو شارەکان، لە شارەکانە خواردن و شوێنی ئارام و شوێنی نیشتە جێبوون و ژینگەی تەندروستی بۆ فراهام ئەکرێت. سێرەکەی لە ڕادەیەکی زیاد لە حەد بێ کۆنتترۆلکردن ژمارەیان زیاد ئەکات. ئەوەیە کە ئێستا حالیان تووشی ئەو حاڵەتە بووین کە ئێمە ئێستا بەرچاوڕوونە و دیاردەیەکە لەو ئامارەکە ئەوەی کە بەرچاوە کە خەڵک ئەیبینێەوە ئەزانێت کە تەنها لە ناو شارە کە زیای کردووە بە ژمارە زیای کردووە. ژینگە خۆی ئیشی خۆی ئەکات، کۆنتترۆلی ئەکا، بەس کێشەکە وکو عەرزم کردی لە ناو شارە لەبەری ژینگەکەیان تەسک بووەتەوە لەبەر چاوی ئێمەیان زیای کردووە. بەڵام وەکو ئامار نەخێر چووکە هەتاکو ئێستا سەرژمێریکی تەواو تەندروست نەکراوە. ئەوەی کە ئەوترێت گوایە ئەوترێ 25 تا 30 هزار سەگێک هەیە، بەڵام ئەوەی کە وەکو ئامار ئێمە پێمان گەیشتە بێت تا ئەم دقی قسە لەگەڵ جەنابتاکەم زیاد لە 8,000 بۆ 10,000 سەگ براوە بۆ ئەو شەڵتەری کە بەداخەوە ناوی شەڵتەر لە وڵاتی ئێمەیە وادا ئەنرێ ئوتێلێک بێت کە خەڵوەتگەی پیری بێت بۆ ئەو سەگانە و دابرێت. نازانێت شەڵتەر مانایەکیکەی هەیە لە وڵاتانی ترا. شەڵتەر بۆ ئەوەیە کە تۆ ئاژەڵێک کەم ئەندام بێت یاخود ئاژەڵێک کە نەتوانێت لە ژینگەی ئاسایی خۆیان بژیان ئاژەڵێک ئەکرێ بۆ ئەچێتە ئەوێنە زۆگ ئەکرێت و ئەنێرێتەوە ژینگەی خۆی، یان ئاژەڵێک کە خاوەنەکەی فڕێیاوە بە هەر هۆکارێک بێت و هەتاکو خانەوادەیەکەی بۆ پەیدا ئەکرێت. ئەمە شەڵتەرە. بەڵام لە وڵاتی ئێمە شەڵتەرۆک و سجنێکە و دانراوە بۆ ئەوەی مردنێکی هێواش بێت وە بێبەزەیانە بۆ ئەم ئاژەڵانە. هیوادارم ئەم میلەتە هەر یەکێک هەر تاچێک کە خۆی بە مرۆڤ ئەزانێت. من بەداخەوە من هەموو مرۆڤێک ناوی نانێم مرۆڤ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ مرۆڤە باشەکان، من ئەڵێم بوونەوەری دوو قاچین بەداخەوە. بەڵام ئەوەی کە بەخۆی ئەڵێ مرۆڤ با ڕۆژێ لە ڕۆژان سەردانی شەڵتەرەکە بکە لە عەربەت بێت یا لە کەرکووک بێت یا لە هەولێر، با بزانێت چی ئەگوزەرێت. شەرمەکەن سەرچاوم بەخێر بێت، سەرچاوم بەخێر بێت. وەڵا خەریکی لای منەوە سپاس دەکەم. وەڵا هاتووم خواردن بەم ئاژەڵانە. بۆچی ئەم کارە دەکەی؟ وەڵاهی بەڕاستی ئەمە کارێکی ئینسانیە. ئەمانە فەقیرن بەڕاستی ئاژەڵن، پێویستە هەموو ئینسانێ هاوکاریان بکە. ئەمانە بەڕاستی تا ئێستاکانێ یەک ساڵ و شتێکم خواردیان بوون حرەسەکان نەزانن. ئەمە هەر بۆ پشیلەکان ئەم کارە دەکەی؟ بەڵێ بەس بۆ پشیلەکان ماڵ و عایلێت ناڵی لەگەڵایەت چای بەم پشیلە ناکەوێ دڵخۆشیە گرێ. باشە تا چەند پێویستە ئاوا گرنگی بدەین بە ئاژەڵە کێویەکان کوردیەکان؟ وەڵی من بەڕاستی
شخصی خۆم حەزەکەم هەموو ئاژەڵێک نرخی پێ بدرێ لەم ڕۆژە لەبەرێ ئاژەڵیش هەر حیوانێکە خۆی گەورە ڕۆحی یاوەتێ فەرقی ئینسان ڕاستە ئینسان جیایە و ئاژەڵ جیایە بەس ئاژەڵیش هەر بەسە زمانە گوناحە ڕۆحی هەیە بە هەموو شێوازەکانە بێ ئێمە هاوکاریان بکەین ئەمانە بەم شێوەیە هاوکاریانەکە بەڵێ من شخصی خۆم ئەگەر ببینان لە خوارەوە هاوکاریانەکەمە ئەم تۆزە نییە تۆزی مجموعەیەکی تیژەیە ڕۆژانش ئاوەکان بۆ پڕەکەم ئەم ئاوانە لەم سەر تاوسەر کە هاتی بینیم هەمویان هاتن بەرەو ڕوود بەڵێم ناسن ئەناسی نزیکی ساڵێکە یعنی بەڕاستی خواردنیان بۆێنم خواردنی جوانیشیان بۆیان پاکوتەمیز ئەم قوتوانیان بۆێنم ئاوەکانیان بۆ گۆڕم ئەیانەمێ لەبەرەوەی بەڕاستی ئەمانە گوناحن ئەمانە ئاژەڵ هیچ تێ نازانن باشە تا چەند پێویستە کە گرنگی بدرێت بە ئاژەڵە کوردیەکان بە تایبەتی سەگ و پشیلە وڵی زۆر گرنگە بەس ئیمڕۆ ڕێکخراوی ئاژەڵان بەڕاستی سستێکی زۆریان پێوە دیارە ئەبێ هەر نەبێ ساڵی کەڕەتێ بڕۆن هەموو باخەکان بگەڕن بزانە ئاژەڵەکان وەسعیان چۆنە بۆ تەندروستیان بۆ پاکوتەمیزیان بۆ جێگاکانیان بەڕاستی ئەمە نەک پشیلەکان هەموو ئاژەڵی کوردستان. بە گوێرەی خەمڵاندنەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 200 ملیۆن سەگی بێخاوان لە سەرانسەری جیهاندا هەن بەڵام ئەم ئامارە تەنها خەمڵاندنە ژمارەی پشیلە بێخاوەنەکانیش بە نزیکەی 500 ملیۆن دەخەمڵێندرێن بەپێی ئامارە نێودەوڵەتەکانیش نزیکەی لە 175 ساگ لە جیهاندا بە شێوەیەک لە شێوەکان بێخاوەنن بەڵام لە کوردستان هیچ ئامارێکی فەرمی بۆ ژمارەی سەگ و پشیلە بێخاوەنەکان نییە ڕێکخراوەکانیش پێشبینی دەکەن لە شارێکی وەکو سلێمانیدا زیاتر لە 30,000 سەگی بێلانە بوونی هەبێت. چۆن ئاژەڵی ماڵی ئەوانەی کە کوردین بەخێویان دەکەیت؟ بەڵێ من لە مناڵیەوە لە خێزانێکی ڕۆشنبیر گەورە بووم باوکم زۆر حەزی لە ئاژەڵ بوڵێن کە ورچ و پڵنگیشیەوە شعبی کۆی حسامەدی طیب زۆر کەسەی ناسێ ئەنجالەوە من کە فێری ئاژەڵ دۆسیە کردین هەموو جارەیە دەگەر ئاژەڵتان خۆش دێ مرۆڤیشتان خۆشیان بۆیە دەبێت ئاژەڵەکان وەخواش باوکم دەیگوت کە خواش ئێمە بەوە تاقیەکاتەوە کە بزانێ ئایا ئێمەی بەدەسەڵات کردو ئەوانی بێدەسەڵات تا چەند ئێمە ئاگامان لەو بێدەسەڵاتانە ئەبێ لە ڕووی سەگ و پشیلەوە ئاژەڵە بیانیەکان بەخێو دەکەی یاخود کوردیەکان سەیریکە من لە ماڵەوە سەگێکم بۆ هات بیانی بوو بە دیاری کاکزیات شەقڵاوی یاینە حەو ساڵ دوایی کە کوژرا سەگەکەم زۆر نەخۆشکەوتم زۆر خەفەتم خوا زۆر گریام هەفتەیەک نانم نەخوار هەر چاوقاوە ئیتر عینەن سەگیان بۆ پیاکردمەوە لە لوبنان نەوعێکی تر یعنی من ئەمە وەکو دیارەک بوو ئەگنا بەخێوم ناکرد بەس لە ماڵەوە سەگی تقریباً 15 سەگ زیاترە سەگی بڵێ ئەم سەگانە بەخێوەکەم. سەگ هەر بریدێک بێت هەر جۆرێک بێت فەرق ناکات چ سەگ لە ماڵەوە بێت یان بینی دەرەوانێ تەنها چەند تایبەتمەندیەک هەیە ئەوێ ئەنڤایرۆمنتەکێتێک ئەم لە دەرەوە ئەژی چنگێکی جیاوازە ئەمە لە ماڵەوە لەوانەیە لە دەرەوانێ چەند نەخۆشیێک هەیە تووشی بەبێت لەبەرەوەی لەژێر سەرپەنجیان نییە هیچ دەرسی و ڤاکسین و چارەسەرێکی کە زەڕورە بۆ نەکراوە لەڕووی شکل و شێوە شەوانێ بەتەکێت سەگی کوردی تووکیان کورتترێکە مشتیان پێشەوە یعنی شکلی فەرقی هەیە لە سەگی ناوماپشیلش بە هەمان شێوە شکلی فەرقی هەیە بەڵام لە ڕووی زیرەکیەوانێ هەچۆن لەم پشیلە سەگی کوردی لەسەرژادن زۆر زیرەکترێکن مەناعیان بۆ نەخۆشی و بەرگریان بۆ نەخۆشی زۆر باشترێکە و پلانی لە ماڵە بەهێوەکرێت. بۆچی خەڵک هەوڵناو دەن لە هەرێمی کوردستاندا بەتایبەتی ئەو ئاژەڵانی کە لەناو هەرێمدان ئەوانە بەخێو بکات و ئەوانەی دەن ئەمە کەوتوتۆ سەر کەسەکات لە ڕاستیە هەیە بەڵام ڕێژەیان زۆر نییە ئەگینا ئەم ڕۆژانە خەڵکمان بۆیە حەوشەکە یان هەیە بردێتە ماڵەوانێ چەندەها ساڵە لەگەڵ خۆیان بەخێوی ئەکا بەڵام ئەمەی کە بە ئەم خەڵک بەخێوی ناکات لە ژوورە بۆ چۆن شتێکە گەڕێتوانێت لەبەرەوەی یەکەم حەزیان لە شکۆنیە زۆر کەسێ بە دیکۆری دەرەوەی ئاژەڵەکە قرار ئاگای ئاژەڵە پێخەوکایان نا یان بۆ نمونە سەگێکلانێک لە سایزی زۆر گەورەیە ناتوانانی لە ماڵەوە بەخێویکە بەڵام لەوانێ بۆ لە باخێکا لە شتێ بتوانێت بەخێویکە کارێکی تریش ئەوەیە کە پشیلە تۆزێک هاروهاشترێکە
بەتێبەتی پشیلەی کوردی حرەکەتی زۆری لە ئێنەرژێکی زۆری لەیە لاوانەیە بۆیە بە ئام خەڵک حەزمەکات بەخێر بکەن. پاراستنی سەگ و پشیلە لە کوردستان ڕووبەڕووی توندوتیژی و بێلانەی دەبێتەوە بەڵام لە بەرامبەردا ڕێکخراوە خۆبەخشەکان و خەڵکی خێرخواز و هەنگاوی گەورە بۆ چارەسەرکردنیان دەندرێت نەزۆکردن و داڵدەدانیان یەکێکە لە چارەسەرەکیەکان کە ئەمە پێویستی بە بەهێزکردنی یاساکان هەیە. باسمان بۆ بکە بزانم چۆن بڕیارت داوەکەم ئاژەڵە بیانیانە بەخێوکەی ئاژەڵی کوردی بەخێو ناکەیت. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان لێ یەکەم بەخێر لەسەر چاوەکانم کە پێم خۆش بووم بابەتە بروژێنین. ڕاستیەکەی ئاژەڵی ماڵی خەڵک بۆیە زیاتر بەخێویەکات لەبەرەوەی شێوازی بەخێوکردنی فەرقیە لەگەڵ ئاژەڵی دەرەوەیە. ئاژەڵی دەرەوانێ زیاتر فێری ئەوەیە کە لەگەڵ ژینگەی دەرەوەیە خۆی بگونجێنێ واتوانێت خۆی بەخێوکەوە شێوازی خواردن هەموو شتێکی خۆی توانێت لە دەرەوە دابینی بکات. بەڵام بە نسبەت ئەم ئاژەڵانی کە لە ناو ماڵان لەبەری لە بچووکیێوانێ ئەم ئاژەڵە کەسی بەرامبەر بەخێویەکە لە ناو ماڵی خۆیە ناتوانێت لە دەرەوە خۆی بەخێوکە لەبەرەوە لەم حاڵەتەیە بەخێوکەر بە هەموو شێوەیەک ئاگاداری ئەم ئاژەڵا بێت لە هەموو ڕێکەوانێ. زانم هۆکاری فڕێدانی ئاژەڵەکان لەلایەن خاوەنەکانیانەوە بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئەتوانین بڵین یەکێک لە هۆکارە سەرەکیەکانەوەی و کە ئەم کەسە زانیاری تەواوەتی نیە دەربارەی بەخێوکردنی ئاژەڵەکەی نازانێت تێچووی بەخێوکردنی چەنە نازانێت ئەرکەکانی چیە کە ئەم ئاژەڵە بەخێوەکات و بەتایبەتیش پشیلە یا خودسەک کە ئەرکێکی زۆریان هەیە و جاریوا هەیە تێچووی بەخێوکردنیان چاوەڕوان نەکراوە بەتایبەتی کاتێک کە تووشی نەخۆشیەکانە بن. هۆکارێکی ترەکرێ بگەڕێنینەوە بۆ ئەو زەختەی کە کۆمەلگە ئەیخاتە سەر خێزانەکان وایان لێ ئەکا کە ئەڵێ ماڵەکەت پیسە پشیلەت هەیە سەگە هەیە نایەمە ماڵەکەت تووکی پشیلەی لێیە بۆ نمونە تۆ دەستیاوە لە سەگەوە شتەکانە گڵاوە کە ئەمەوە ئەکات ئەو خێزانە بەتایبەتیش دایک و باوکەکان هەست بەو زەختە بکەن کە لە خزم و کەسوکارەکانمان دوورەکەوینەوە بۆیە زۆر ئاسانە لەلایەن کە پشیلەکە یا سەگەکە یا هەر ئاژەڵێکی تر بێ فڕی بن. ئاستانگەکانی بەردەم پەناگەکان چین؟ طبعاً لەناو کوردستانە ئێمە ناتوانین بڵین کە پەناگەی پێویستمان هەیە پەناگەیەکی وامان هەیە کە ئەتوانین ئەم ئاژەڵانی کە خاوەنەکانیان ناوێن یا ئەو ئاژەڵانی کە لە سەرجادەکانن هەمووی کۆبکەینەوە بیان خینە ئەم پەناگەیانەوە لەبەرەوەی کە بۆ ئەم ئیشەکە پەناگەیەک ئاژەڵی تیابێ پێویستی بە ئەرک و مەسرەفە و ئەبێرە چاوی تەندروستی و دروستی ئاژەڵەکانیش بکەین کاتێککە کۆمەڵێکی زۆر ئاژەڵ لەناو شوێنێکی بچووکە سژ نەکرێن یا بەیەکە ئەو بن هیچ یەکێک لەم ئاژەڵانە لە ڕووی دەرونیەوە مرتاح نابن و تووشی چەنەها کێشەی دەرونی ئەبن یەکێک لەوانە ئەگەر تۆ پەناگەیەکی معقول بێ پەناگەیەک بێ کە مەرجەکانی مافی ئاژەڵی تیابێ نابێت کەنی ئاژەڵ نابێ یەکتری بخوا مافی ئاژەڵان لە ئێستادا دەستەبەر ناکرێت؟ ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر کەم. بەڕێزان من لە کاتی ئامادەکاریم بۆ بەرنامەی ئەم جارم پەیوەندیم بە سەرۆکایەتی شارەوانی و بەرپرسانی تەندروستی کرد بۆ ئەوەی ئامار و پلان و ڕێگە چارەی پێویست بخەنە ڕوو بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون کە قسە لەسەر پاراستنی ئاژەڵ و مافەکانی ئاژەڵان بکەن بە هۆکاری هەستیاری بابەتەکە. پاراستنی سەگ و پشیلەی بێخاوەن و کەمکردنەوەی ژمارەیان لە شەقامەکاندا تەنها ئەرکێکی یاسایی نییە بەڵکو ئاوێنەی بەرپرسیارەتی مرۆڤایەتی و ژینگەی ئێمەیە چارەسەر لە کوشتن یان پشتگوێ خستنی دانیە بەڵکو لە استراتیژیەکی دروست و کردنەوەی پەناگەی پێویست و هۆشیاری کۆمەڵگەدایە بالایەتمان نەچێت ڕەفتاری ئێمە لەگەڵ لاوازترین بوونەوەرەکاندا ڕەنگدانەوەی ڕاستەقینەی شارستانێتی ئێمەیە. سپاس بۆ ئەوەی تاکۆتایی لەگەڵمان بوون بە هیوام لە هەکبەیەکی نوێتردا پێتان شاد ببمەوە خواتان لەگەڵ.